بسم الله الرحمن الرحیم. من محەممەد حەکیم جەبار، کارگەری ئەنجومەنی سیاسی کۆمەڵ ئیسلامی کوردستان. وێڕای دەستخۆشیم لە تۆڕی میدیایی کۆمەڵ پشتیوانی کەمپینەکەشیانەکەم، چکە بە پێی ئەزمموی سیاسی و پەیوەندیەکانم کە زۆر جار بۆ داکۆکیکردن لەوانەی کەوا بە زوڵم گیراون ویان دواتر بند کراون، ئاگای چەند دۆسەیەکەم کە پشتگیری کراون بۆ ئەوەی ئیفرات شەرتیە بیانگرێتەوە، بەڵام بەداخەوە هەندێک لە حاکمەکان ئەو داوایانە ڕەت دەکەنەوە بە حکمیەوەی گوایە یاسای تیرۆر ئیفرات شەرتی ناگرێتەوە، کامەش پێچەوانەی یاسایە، چکە هیچ دەقێکی یاسایی نییە کە ئیفرات شەرتی ئەوانە نەگرێتەوە کە بند کراون بە پێی حکومەکانی یاسای تیرۆر. بەداخەوە زۆرێک لەوانەی کەوا بند دەکرێن بە پێی حکومەکانی مادەکانی یاسای تیرۆر دوو جار زوڵمیان لێ دەکرێت، بگرە ئەتوانین بڵێن سێ جار زوڵمیان لێ دەکرێت کە بند دەکرێن لە کاتی لێکۆڵینەوە بە زوڵم ئاعترافیان پێ دەکرێت و پاشان ئەوی دەقەکانی یاسای تیرۆریان بەچرا ئەچەسپێ کە ئەوەش ئەوان ناگرێتەوە، بەڵام هەر بە زوڵم ئەویان بەسەرا دەچەسپێ و پاشان سێم جار کاتێکەوە ئیفرات شەرتی ئەیانگرێتەوە، بەڵام ئەوەش ڕەت دەکرێتەوە کە ئەمانە پێم وایە جۆرێکە لە زوڵم و هەر خودی یاسای تیرۆر هیچ پاساو نەماوە بۆ مانەوەی کۆمەڵێ یاسای تر و بەتایبەت یاسای سزادانی عێراقی هەیە کە دەکرێت کار بەوە بکرێت. بە حەقیقەت خودی یاسای تیرۆر بۆ خۆی ڕێگرتنە لە ئازادیەکان و ئازادی بەندکراو و ئازادی لە کاتی لێکۆڵینەوە، ئەمانە هەمووی لە لای من جۆرێکە لە زوڵم وێ ڕایەوەی کەوا ئێمە ئیدانەی هەموو کارێکی تیرۆر و تیرۆریستی دەکەین.